بەڵێ بەڕزان بۆ قسەکردن لەسەر ڕەوشی کرێکارانی بیانی و تا چەند دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کراوە مافەکانیان پارێزراوە ڕەوش و ژیانیان لێرە چۆنە بۆ مەبەستا گفتوگۆ لەگەڵ بەڕێز نەزمی موسا جێگری بەڕێوەبەری بەرگشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی دەکەین بەڕێزیان لە سوودی ناوەندی کوردستان 24 لای ئێمەیە بەخێر بێی کاک نەزمی. ڕەوشی کرێکارانی بیانی لە لێرە چۆنە؟ وڵی طبعا بەداخەوە سەرخۆشی لە کەسوکاریانەکەین کە هەندێک جار طبیعیە ئینسانە و تووشی نەخۆشیە بێ و تووشی کارەساتە بێ و ئەم ڕووداوانە حتمما نەک لە وڵاتی ئێمە لە هەموو وڵاتان ڕوادا. کرێکارانی بیانی طبعا مافیان پارێزراوە وەکو هەموو ئەو کرێکارانەی کە لە هەرێمی کوردستان کارەکەن، ئەو کرێکارانەی کە لە وڵاتی خۆیان دەستەبەری کۆمەڵایەتی یان زمانی اجتماعیان بوو ناکرێ، ئەوە لە وڵاتی ئێمە کە کارەکەن بە پێی یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی بەردەستەبەری کۆمەڵایەتیەکەون و ئەو کرێکارانە وەکو کرێکاری خۆمانە هەرچی مافێک لە یاساکەدا بووی هەیە ئەویش دەتوانێت سودمەند بێتن لەو مافانە. باشە دەستەبەری کۆمەڵایەتی ینی هەر ئەوەیە کە ناوێکن پێیان دەبەخشرێت یاخود فعلەن وایە ینی بۆیان جێبەجێ دەکرێت ئەوان کاتێک تووشی گرفتێک کێشەیەک دەبنەوە ئەم دەستەبەرە بۆیان هەموارە ئامادەیە بەتاکید بۆیان هەموارە و ڕۆژانەش کرێکارانی بیانی ئەوان دەگەڕێنە وڵاتی خۆیان زۆر احتیاطی سەردانی ئێمەکەن و دەتوانن پاداشتی کوتای خزمەتی خۆیان وەربگرنەوە و ئەو اینجا بەڕێکردن بۆ وڵاتی خۆیان. هەموو کرێکارەکان بیانیەکان دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کراوە یاخود جگە لەوانەیە کە لە وڵاتی خۆی بەلگەنامەی فەرمیایەنێتن کە لە وڵاتی خۆی دەستەبەری بوو کراوە ئەوانی تر بەلێ ینی ئەوانەی کە لە وڵاتی خۆیان دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ نەکراوە لێرەش بۆیان ناکرێت؟ بەێ ئەوان بۆ نەکرێت ئەوانی لە وڵاتی خۆیان بۆیان نەکرایە لێرە بۆیان لێرە ئەکرێت بەڵگەنامە ئێنێت کە لە وڵاتی خۆی دەستەبەری بوو کراوە کاتێک ئەم کەسە لە وڵاتێکی تریش ئیش بکاتن ئەم دەستەبەریە ساری مەفعولە و ئیشی پێیاکرێتن تا لە ژیانداما بێتن هیچ ناکە جارێکی تر دەستەبەری بکرێتن. ینی بەم شێوەیە هەموو کرێکارەکان دەستەبەری کۆمەڵایەتیان هەیە جگەل لە کرێکارانی ناوماڵ خزمەتکاری ناوماڵ بۆ ئەوانیانە خزمەتکاری طبعا بە پێی یاساکە ئەم شوێنەی کە دەستەبەری کۆمەڵایەتی ئەیگرێتەوە پێویستە ئیجازەیەکی فەرمی هەبی شوێنەکە ینی پرۆژەکە جا دوکانێکە مەطعەمێکە فندقێکە پرۆژەیەکە هەر پرۆژەیەک پێویستە خاوەنکاری هەبێت و ئەم خاوەنکارش مولەتێکی فەرمی لایەنێکی پەیوەندداری حکوومەتی هەبێت. بەڵام بە حکمی ئەوەی کە خاوەنکار بە پرۆژە ئەژمار ناکرێت خاوەنکارە و ئەو کەسەی کە لەوێ ئیشەکاتن بە پێی قانونی عمل لەسەری تطبیق ناکرێت ئەو التزاماتانەی کە لە یاسای کار داهاتن لەسەر ئەم کەسەی کە لە ناو ماڵ ئیشەکاتن جێبەجێ ناکرێت لەبەرەوەی ساعاتی ئیشکردنی دیار نییە کاتەکانی ئیسراحەتی دیار نییە وەکو کەسێک لە ناو ماڵ ئیشەکە وەکو ئەو کەسانەی کە لە ماڵەکە ئیشەکە یعنی دیار نییە چ کاتێک ئیشەکە و چ کاتێک ئیسراحەتە بۆیە بە خاوەنکار بە پرۆژە ئەژمار ئەوانە کاتەکانیان دیار نییە کاواتە چەندە ئاگاییتان لەوانە هەیە کە کاتەکانیان دیار نیە نازان کە لە شوێنی دیاریکراو ئیش دەکات یاخود ئەوانە خاوەنکاریان هەیە ینی بەڕێوەبەریان هەیە یان ئازادانە خۆیان بۆ نمونە من پەیوەندی دەکەم و دەڵێم لە ماڵەکەمدا مەسەرەن پاچیکەوە ماڵەکەم ئەو پێویستیانەی کە هەیە بەم شێوەیە یاخود ئەوانە خاون ئەوانە طبعا ڕێوشوێنی هەیە ئەمانە کۆمپانیاکان ئەیهێنن کۆمپانیاکان مولەتیان هەیە لە لای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و کە ئەیهێنێتن خاوەن ماڵ ئەچێ سەردانی کۆمپانیاکە و کەسەکە ئابینێ و قسەی لەگەل ئەکا و بینینی دەیبینێتن و گفتوگوایەکان اینجا ئەگەر هەردوو لایەن متفق بوون گرێبەستێک ئەکرێتن لە نێوان سێلایەنە ئەم گرێبەستە خاوەن کۆمپانیا خاوەن ماڵ و کرێکارەکەی ناوماڵ اینجا ڕێوشوێنەکان طبعا ئیقامەی بۆ ئەکرێ فەحسەکانی بۆ ئەکرێەوە لە ڕێنماکەی کرێکاری بیانی هەموو ئەو ئیلتیزاماتانەی کە پێویستە جێبەجێ بکرێتن لەلایەن خاوەن ماڵەوە بۆ کرێکارەکە جێبەجێ ئەکرێت موچەیە شوێنی حەوانەوەی ژوورێکی ئەبی بدرێتێ وەسایلی ئیتیسالکردن یاخود پەیوەندیکردن بە عیلەکەی خۆی لە وڵاتی خۆی دەبی بووی دابین بکرێتن ئەگەر نەخوشکە دەبی چارەسەری بوو بکاتن خۆ نەخواستە ئەگەر جا خاوەنکارەکان بۆرە دێمەنێ قسەکانتەوە خاوەنکارەکان ینی هەموو مافەکانیان دەستەبەر دەکەن ینی کاتێک بە تایبەتی ئەگەر بێت و تووشی ڕووداوێک بێت تووشی حاڵەتێک بێتەوە خاوەنکار هەموو زەمە زەمە جێبەجێ بکە چونکە ئەگەر جێبەجێ نەکرێتن تووشی لە پێچینەوە بێتن بتبینەوە یاسایی جا حتا ئەگەر پێویستی بە عملیاتی بێ نەشتەرگەری بێتن ئەمە زۆر حاڵەتمان هەیە بەڕاستی نەشتەرگەری بۆ کرایە نەشتەرگەری گەورەی بۆ کرایە ینی جاری وایە خاوەن ماڵ لەوانەیە زیاتر لە 6 وەرەقە 7 وەرەقەی دەوا جگە لە ئەوەی مەسروفاتی کە بووکە خادمەکە بەڵام مەسروفاتی نەشتەرگەریەکەی لەوانە نزیک دەفتەرێکی چوو بیدن
بەڵام ئەو ملزەمە بەپێی عەقدەکە و بەپێی ڕێنمایەکە هەرچی تووشی ئەم کە کرێکاری ناوماڵە ئەبێتن لە ناوماڵەکە خاوەن ماڵ لێ بەرپرسیارە. باشە ئەگەر داوای ژمارەت لێ بکەم چەند کرێکار هەم هی ناوخۆی هەمیش بیانی دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کراوە وەکو ژمارە؟ طبعا 2022 ئەمارەکان تەواو نەکراون لە پاش سەری ساڵ حتممەنی ئەعلان نەکرێتن لەوانەیە جەنابی وەزیر و جەنابی بەڕێوەبەری گشتی لە کۆنفرانسێکی ڕۆژنەماوانیدا بۆ هەموو دەرگاکانی ڕاگەیاندنی ئەعلان بکرێتن بەڵام لەوانەیە لە حدودی 25 ئەو هزار کەس دەستەبەری بۆ کرابێتن بە بیانی و بەناوخۆیی نه بەس بیانی بەس بیانی لەوانەیە لە حدودی کرێکارانی بیانی چەندە لێرە؟ طبعا ئەوەی زمان کرا ئەوەی دەبەرەوەی هەمووی زۆربەی هەرە زۆری زمان دەکرێت دەگمەنن ئەوانەی کە لە وڵاتی خۆیان زمانیان بەردەوام بێت و زمان کرابن زۆربەی هەرە زۆری ئەو کرێکارانەی کە لە پرۆژەکانە کارەکەن دەستەبەریان بۆ دەکرێتن دەستبەری ژمارەیان لەوانەیە لە حدودی 25 بۆ 30 هزار کەس لای ئێمە وەکو وەزارەتی کاروباری کومەڵاتی تومار کرابێت لەبەرەوەی بعضی کرێکار هەیە لای ئێمە تومار نییە هەر ئەسڵان لە ڕێگای وەزارەتی کاروباری کومەڵاتی داخلی هەرێم بشناوێتن و مولەتی کارکردنیشی نیە لای ئێمە بەڵام ئیشەکاتن ئیشی قاچاقەکە يعني ئەگەر پێ بزانن ڕوبەڕووی لێپێچینەوە دەبێت ئەمانە تاکید خاوەن کارەکە ناکرێت هیچ خاوەن کارێک کار بە کرێکارێک بکاتنە مولەتی کارکردنی لە وەزارەتی کاروباری کومەڵاتی وەرنەگرێت. باشە بەڕێز نەزمی موسا جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی زۆر سپاس ماندوومان کردیت.